بەڕێزان فەرموون دانیشتەکەمان دەست پێکەینەوە. و ئێستا دەست دەکەین بە جێبەجێکردنی بڕگەی سێمی بەرنامەی کارەکەمان کە بریتیە لە خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکانی تر بە پێی حکمی مادەکانی 87 88 89 92 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق بۆ مەبەستەش داوا لە بەڕێزان سەرۆک و جێگری لیژنە تایبەتمەندەکانەکەین بێنە سەر منەستەکە و بێنە شوێنی خۆیان ئەوانیان کە جیان دەبێتەوە ئەو لەوێت بۆ سەرۆکەکانە دواتر دەتوانن جێگرەکان ئەگەر جێ بۆ ئەوانیش کەرەمکەن دابنیشن. حەوت لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەم بە خوێندنەوەی دەقی پرۆژە پێشنیازەکە دەست پێکە دواتر راپۆرتی لیژنەی تایبەتمەند دەخرێتە ڕوو. فەرموون بەڕێزان دەقی پرۆژەکەی وەک چۆن لە حکوومەتەوە هاتبوو وەکو خۆی بیخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای ژمارە ساڵی 2019 چاکسازی لە خانشین و موچە و دەرماڵە و بەخشین لە ئیمتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان داژ عێراق. بەشی یەکەم ئامانجەکانی یاساکە. مادەی یەکەم بەرجەستەکردنی بنەماکانی یەکسانی و دادپەروەری و شایستەبوون لە خەرجکردنی موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان و نەهێشتنی سوودمەندبوونی ناشایستە لە بودجەی گشتی و ڕێگرتن لە بەهەدەردانی سامانی گشتی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 78 بڕگەی یەکەم دەسەڵاتی جێبەجێکردن پرۆژە یاسا پێشکەشەکە لە راپۆرتی هاوبەش خوێندنەوەی دووەم بە پێشنیازی یاسا هاتووە هیوادارمەوە چاک بکرێ. بەڵێ دروستە. گومان لەوەدا نییە کەسمان لەگەڵ ئەو بابەتەدا نین و پێشمان وایە بابەتێکە نابێت لێرەدا جێگای بکرێتەوە بە یاسا ڕێگا بدەین ئیمتیازاتیان ببڕێت و ئەگەر وانە دەبێت ڕوونکردنەوەمان بدرێتێ لە بەردەمی ئەم پەرلەمانە بەڕێزەدا بۆیە داوا لە بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران دەکەم بەو پێی کە بەڕێستان ئاماژەتان پێدا ئەگەداری وردەکاری ئامادەکردنی راپۆرتەکەیە ڕوونکردنەوەی پێویستمان لەسەر ئەم بابەتە پێشکەش بکات. سیروان بابان من پێم وایە غەدرێکی گەورەمان کرد لە کەم ئەندامان بەوەی کەوا ئەزانین خێریان پێکەین یان قوربانیان لە دەستی ئەم کۆمەلگایە بەڵکو کەم ئەندام توێژێکی چالاکی ئەم میلەتەیە و لە هەموو دنیاشا کەم ئەندام قیمەتێکی زۆر تایبەتی هەیە. من بە دوو سێ نمونەی بەسیطتان بۆ ئەنمۆ لە ئەڵمانیا ئەگەر کەسێک بێکار بێ ئەو شتێکە پێڵێن سۆشیال یارمەتی کۆمەڵایەتی وەربگرێ 350 ئۆرۆ وەرەگرێت. کەم ئەندامێک بە پێی ڕێژەکەی لە 500 هەتا 1000 ئۆرۆ وەرەگرێت. یعنی لە کەسێکی ئاساییتر و باشترە. نمونەیەکتانێ ئێمە کەسێکمان هەیە لە هەڵەبجە ناوی کاک وشار بناوی لەیە کەم ئەندام نییە بەقەر 100 کەس ئیژەکامین هەڵەگرێتەوە. یعنی ئەم حکومەتەی ئێمە ئەگەر وابزان یا ئێمە وابزانین خێریان پێکەین بە هەڵەیە چوین ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەبێت لەم مەسەلەیە ڕێک نەخراو بن چوارچێوە جێگەیان کرێتەوە و بۆ خاڵی بڕگەی چوارەمیان بەڕاستی ئێمە ئەزمونمان هەیە هاوڕێیان ئەزمموی هەش کابینەمان هەیە لەسەر ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەوەی کە پەیوەنددارە بە هێزی پێشمەرگە بۆیە من پێم باشە ئەم مەسەلەیە نابێ بیدەین بە پەیڕەوێک ئەنجومەنی وەزیران دای بنێ بۆ مەسەلەیە ئەبێ بە یاسایەکەمە ڕێکخرێت یعنی پاسەوانان بۆ بارەگاکان و بۆ دامەزراوە حیزبیەکان یعنی ئێستاکە من حەزەکەم وەزیری کاروباری پێشمەرگە وەڵامیەوە ماباتەوە چەند هەزار پێشمەرگە و چەند لیوا و چەند فەوج لە خزمەتی ئەجێندای هێزە سیاسی حیزبیەکانن. پێویستە دەستنیشانکردنی ژمارەی پاسەوانان بۆ بارەگا و دامەزراوە حزبیەکان بەداخەوە لێرە دیسانەوە بارەگا و دامەزراوە حزبیەکان خراوەتە پێش پاسەوانی پارێزگاری لە خاوەن وەزیفە و لە باڵاکان و یعنی ئەو وەزیفانەی کە تایبەتە بە حکومەت. ڕەنگە لە چوارچێوەی قسەکانمان چەند پرسیارێکە ڕاستی بەڕێز وەزیری ناوخۆ بکەم بەوەی کە لە ماوەکانی ساڵانی ڕابردووە بەس لەوە کراوە کە ژمارەی یەکەی پاسەوانی نزیکە بێتەوە لە 64,000 پاسەوان کایە عەدەدە ڕاستەیان نا. بەڕێزان ئێستا دانیشتنەکەمان هەڵەگرین تا سبەینێ سەعات 10:30.